لحديثك صحيح داهاتوا كإمام مسلم روايتك لإمام أنس كري مالك ورزاي خواي پروردگاری لبيت دفرميت پیاوێکی گاور هەبوو لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم مسلمان بوو بەڵام زۆری نەخایان ئەم پیاوە دووبارە بووە بە گاور ڕای کرد بۆ ناو گاورەکان و کافرەکان ئەمجا لەوێ تۆزێ قەدریان گرت و بەرزیان کردەوە ئەم پیاوە چونکە وەحی دەنووسی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوێنەوارەکەی باش بوو کە قورئان دادەبەزی دەینووسیەوە یەکێک لەو کەسانی کە وەحی دەنووسیەوە قورئانی دەنووسیەوە چەند سەحابەیەک بوون یەکێک لەو کەسانش ئەو کەسە بوو کە تازە مسلمان بووە بەڵێ دووبارە وازی هێنا ئەمجا دەڕۆژ بۆ لای کافرەکان لەوێ چی دەوت ئەیوت محەممەد صلی الله عليه وسلم هیچ شتێک نازانێ ئیلا ئەوە نەبێ کە من بۆی دەنووسم بەس ئەوە دەزانیە چونکە خوێنەواری نییە هیچ نازانیە ئەوەی من بۆی نەنووسم نایزانێت گاڵتە و سوکایەتی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری نەخایان خوای گەورە پشتی شکان و مرد ئەم بێدینە خوای گەورە تۆڵە لە خۆشەویستی خۆی بۆ خۆشەویستی خۆی دەسێنێت تۆڵە لە کەسێک دەکاتەوە کە عەزێتی خۆشەویستی خوا بدە صلی الله عليه وسلم بەڵێ ئەم پیاوە بێدینە مرد ئەم مرتەدە ئەم کە لە دین هەڵگەڕاوەتەوە ناشتیان کاتێک کە بەیانی هاتن تەماشایان کرد زەوی مردوەکەی فڕێداوە مردوەکەی قبوڵ نەکردووە یەکسەر کافرەکان و بێدینەکان وتیان ئەمە ئیشی محەممەدە صلی الله عليه وسلم و ئیشی سەحابەکانە کاتێک کە ئەم پیاوە هەڵگەڕایەوە لە دینەکەی ئەوان ئەوەتا لە قەبر دەریان کرد و قەبرەکەیان هەڵدایەوە بوختیانیان بۆ خوا بۆ شێ کرد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوختیانیان کرد بۆ سەحابەکان ئەمە ئیشی ئەوانە بەڵام ئیشی ئەوان نییە زەویش بە فەرمانی خوا تۆڵە دەکاتەوە لەو کەسانەی کە دژایەتی پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم بۆیە سەرنجامی ئەو بێدینانە تەنها ڕسوایی و سەرشۆڕی و زەلیلێ لە دنیا و لە قیامەتە ئەم جارە هاتن قەبرێک قوڵتریان بۆ هەڵکەند دووبارە ناشتیانەوە بەیانی تەماشایان کرد زەوی فڕی داوەتە سەر زەوی تاو قبوڵی ناکە زەوی هەم دووبارە بوختیانیان کردەوە وتیان ئەمە ئیشی محەممەدە صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکانی ئەم کاریان کردووە ئەمجا قەبرێکی قوڵتریان بۆ هەڵکەند حرەسیشیان بۆ دانا بۆی بزانی کێ شەودی ئەم قەبرە هەڵەداتەوە بەڵام کاتێکیان زانی قەبرەکە بە هەمان شێوە مردوەکەی فڕێدایەوە ئەو کاتە دڵنیا بوون ئەمە تەنها ئیشی خوایە ئیش هیچ کەسێک نییە وازیان لێ هێنا جەنازەکەی لەو ناوە گەنی و کۆتایی پێهات ئەوە سەرنجام و ڕسواییە بۆ ئەو کەسانی کە دژایەتی خوا پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم هەر بە زەلیلی دەژین بە زەلیلی دەمرن